هەڵبەتە ماوەیەکە وەزارەتی پەروەردەی عێراق بەداخەوە بڕیار دەرەکە پێشەوەی دراستێکی تاواوی دووبارە هەڵوەشانەی بۆکات بۆ خۆتان نەزان لە ماوەی ڕابردوودا بڕیار درراکەوە خولی سێم هەڵبۆشێنەر و تاقیکردنەوەی تیا ئەنجام نەدرێت ئەمیش بووە هۆی ئەوەی کەوە ناڕزایی و بێئومێدی لای خوێندکاران دروست بێ و دوایی دیسانە دوای هەوڵدانێکی زۆر و ناڕزایی خوێندکاران لە هەموو عێراق سەرانسەر وای کردکەوە ئەنجومەنی وەزیرات دووبارە وەزارەتی پەروەردەی تەخویل کردکەوە ئەوانیش بڕیاریاندا بۆ ئەمساڵ کۆتا ساڵ بێتکەوە تاقیکردنەوەی خولی سێمی تیا ئەنجام درێت بەداخەوە ئەم بڕیارانە لە ڕۆژێک پێش تاقیکردنەوەکان لە ڕۆژی دوای تاقیکردنەوەکان گۆڕانکاری بەسەردێ ئەمە ئەبێتە هۆی کێشە و گیرگرفتێکی زۆر نەک تەنها بۆ خوێندکاران بۆ قوتابخانەکان چکە ئەم تاقیکردنانە دابینکردنی هۆڵەوێ مامۆسای چاودێرەوێ بۆی دابین کە ئاسان نییە لە شەو ڕۆژێکە تۆ بڕیارێکی وەزاری هەڵبۆشێتەوە پێویستە وەزارەتی پەروەردە زیاتر دراست لە بڕیارەکانی کە پێشەوەی بکەوێتە بواری جێبەجێکردنەوە لە ڕووی خەبیری وەزارەتی پەروەردە ڕێی بڕیارەکانی بە شێوەیەکی تەندروست بدەن بۆی ئەم دڵە ڕاوچیەوە لای خوێندکارانمان دروست نەبێ بەڕاستی خوێندکاران ئەوە ماوەی چەند مانگە خۆیان ئامادەکردو هەیەە مامۆسای تایبەتی گرتووە بۆ باباتەکان لە شەو ڕۆژەکە تاقیکردنەوەکان پێ دو ئاخرێت ئەمە کارێکی گونجاو نییە بۆی لێرە داواکانی وەزارەتی پەروەردە زیاتر گرنگی بدا بە بڕیارەکانی بە شێوەیەکی تەندروست ئەو کاتە بڕیاری لەسەر بدرێت. دوای بڕیارەکان ئەنجومەنی وەزیران یاشە چه ڕێنمایی دەرەکەیە چۆن ڕێنمایی دەرەکەی بۆ هەڵبەتە بە جۆرەی ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران وەزارەتی تەربیە و هەیئەی ڕێی لە وەزارەتی تەربیە تەخویل کراوە ئەوانیش بڕیاریان پێ دەرکردووەکەوە خولی سێم ئەنجام ئەدرێت و لەم ڕۆژانە تعلیماتی تایبەت بە و ئەنجامدانی ئەو تاقیکردنەوە دێتە پەروەردەکانی عێراق. ئەمە تا چەند ئەبێتە مای هیوایە گەڕانەوە هیوا بۆ طبعا ئەمە بۆ خوێندکاران هیوایەکی زۆری گەڕاندەوە زۆر بێ ئومێد بن خوێندکاری وایە کە تەنیا ئیمساڵ تاقیکردوونیانەدا تا لە قوتابخانە دوورەخرێتەوە بە شێوەیەکی تر ناتوانێت بێت شێوە لە شێوەکان لە قوتابخانە دەوام بکە لێرە هیوایەکی زۆر بۆ خوێندکاران گەڕاوە طبعا ئەمەش بە هۆی ناڕزایی خوێندکاران و هەوڵێکی زۆر درا لەگەڵ لایەنی پەیوەنددارەکانە قسەکرا بۆەوەی توانرا ئەو بڕیارە بگەڕێتەوە خوێندکاران دووبارە خولی سێم ئەنجام بدەن.